ای رفیقانی طریقت دردی عشقم چارکی کوێستان بۆ گەشتی ئەم ناوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە نەوتە جوانە شوێنی کۆچەریانە ئەم نەوتە جوانە شوێنی کۆچەریانە ئۆ بەبەوە بە ڕەشماڵیان هەڵداوە ئۆ بەبەوە بە ڕەشماڵیان هەڵداوە لەی هاوینە و بەهار ببینە لەی هاوینە و بەهار ببینە کەندیل مەندیلی هەر فڕێ نەداوە کەندیل مەندیلی هەر فڕێ نەداوە کاکەولی دیارە چیمەن و گوڵزارە کاکەولی دیارە چیمەن و گوڵزارە پرجۆگەوکانی و ڕووبەروو بەفراوە پرجۆگەوکانی و ڕووبەروو بەفراوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە بینەرانی بەڕێز سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتووینەوە خزمەتەوەی عازیز و خۆشەویست بۆ بەسەرکردنەوە دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر هونەرمەندی زۆر عازیز و خۆشەویست مامۆستا ئەحمەد هاشم مامۆستا ئەحمەد هاشم یەکێک لەو هونەرمەندانەیە لە شاری کۆیە لە بناری کیوی هەیبەت سوڵتان
لە لای ماڵە کۆنەکەی مامۆستای چەهچەهەوەی بولبول عەزیزم مامۆستا تایە تۆفیق و سەحەرەی خاڵەسەوە. مامۆستا ئەحمەدیان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیە ئامادەی. زۆر سپاسان دەکەم بەخێر بێن سەرچاوم، زۆر سپاسی ئەو برادران دەکەم کە عەزیەتیان چێشاو هاتوونەتە شاری کۆی هەروە جەنابیشت کە هاتووی ئێمە بەسەر کردوتەوە. هیوادارم سەرکەوتوو بوون بەڕاستی بەرنامەکانتان جێی سەرنج و جێی خۆشیە، یعنی شتی زۆر باش دەکەن، ینی کارێکی زۆر باشە لەو شارانە دەگەڕێن و ماندووبوونێکی زۆرتان پێوە دیارە کە هونەرمەندان بەسەر دەکەنەوە. ئەنی دەبێت ئێمە زۆر زۆر سپاسی ئێوە بکەین و بە خێراتنێکی گەرمتان دەکەم بۆ شاری. زۆر سپاس مامۆستا ئەحمەدیان. ئێمەش وەک تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەرکی سەرشانمانە بەرحەڵ هەر هونەرمەندێک لە هەر شوێنێک بێت تاقە گۆرانێکی جووتوی بۆ نەتەوەکە ئێمە بەسەری بکەینەوە لە خزمەتیە و بینەران و خەڵکی کوردی خۆشەویست بیناسێن. پێم خۆش بوو باسێک لە خۆت بکەی مامۆستا ئەحمەد هاشم کێیە؟ بەڵێ وەڵام من لە شاری کوێردایک بووم و هەر لە سەرەتای کاری هونەریمەوە دەستم بە خۆی هونەرمەندان بە زۆری لە قوتابخانە یەکەم جار لە سرودی نەتەوەی ئەوانە یعنی لە قوتابخانە پۆلێک دەردێنن مەسەن پۆلە کەسێک دەردێنن کە دەنجیان خۆشە و کۆیان دەکەنەوە بۆ سرودەکانی قوتابخانەوە. ئێمەش لە سەرەتاوە لە قوتابخانە دەستمان پێ کرد و دەستمان بە سرودەکان کرد و گۆرانیمان دەوت و زانیمانیانی کە بەهرەیەکمان تێدایە و ئەوە بووین بە هیواتەوە بووین کە گەورە بین و بچینە تیپێکەوە و خزمەتی هونەری کوردی بکەین. تا ساڵی 1984 بوو چوومە تیپی مۆسیقای باوەجی کۆیە و بووم بە ئەندام لە تیپی مۆسیقای باواجی کۆیە. و لە ساڵی 1970 من و مامۆستا باکووری و کاک مدریک ڕەزا و ئیبراهیم سابیر ئەو سێ چوار گۆرانیمان تۆمار کرد بۆ تەلەڤیزۆنی کەرکووکی ئەو کات، یعنی هەر تەلەڤیزۆنێکە بوو تەلەڤیزۆنی کەرکووکیان پێدەگوت لە کەرکووک بوو. ساڵی چەندە دایک؟ 1950. بەڵێ 1950 لە 1900 چەند هاتی تیپ مۆسیقای باوەجی؟ 84. بەڵێ لەگەڵ مامۆستا باکووریوانە چوونە کەرکووکەوە؟ نا ئەوان هاتنە ئێرە. تەلەڤیزیۆنی کەرکووک تەلەڤیزۆنی کەرکووک کاتە ئێرانە و عنی ئەو گۆرانیانیان بۆ تەسویرکردین. من گۆرانیەکم هەبوو ئەو کاتەوە مامۆستا باکووریش بوو، ئیبراهیم سابیر بوو و کاک مدریک ڕەزاش بوو. بەڵێ لە بناری هەیبە سوڵتان هاتنە کۆی ئەو گۆرانیانیان بۆ ئێمە تۆمار کرد. ئەو کاتەش گۆرانی گوتن زۆر زەحمەت بوو، یعنی کە یەکەم کەڕە شعرەکەت دەنارد ئەویان دەکرد و موافقیان لەسەر دەکرد و لیژ نابوو دەناردە کەرکووک و ینی بە ماوەیەکی زۆر ئەنجا ئەو موافقە شتە داهاتەوە کە موافقەتیان لەسەر کردین و لە تەلەڤیزۆنی کەرکووک ئەو کاتە ئەو گۆرانیەکەم تۆمار کرد. تیپی مۆسیقای باوەجی؟ بەڵێ هەر لەگەڵ تیپی مۆسیقای باوەجی کۆی لەگەڵ مامۆستا باکووری. بەڵێ مامۆستا باکووری مامۆستا باکوور هەر گۆرانی ئەیمەلەنجێنەی هەبوو لەگەڵ ئێمە ئەیژۆ گۆرانی تۆمار کرد. ئەو گۆرانی کامە بوو؟ مامۆستا باکووریانی ئینەکەی خۆم گۆرانی ساڕێژ بوو. ساڕێژ؟ بەڵێ. شعری کێ بوو؟ شەفیق بەیاد. ئاوازەکەشی خۆت بوو؟ ئاوازەکە شەری ئەو بوو وەڵا. هەر هیا دەردوکەنی ئەو؟ بەعنە ئاوازەکە هی کاکەیفی مستەفا بوو بەس شعرەکەی شەفیق بەیاد بوو. ئەی دوای ئەوانەیە کە ئەو گۆرانیتان ئەو گۆرانی تۆمار کرد و وردە وردە خەریکی مۆسیقا و گۆرانیە گەشایەوە؟ وەڵای تر هەر لەو کاتەوە لە ئێمە بە زۆربەی کارەکانمان لە بۆنەکان بوو تیپی باواجی. لە هەموو بۆنەکان زۆربەی بۆنەکان بەشداریم کردووە و گۆرانیم گوتووە، ینی هەر بەردەوام بووم لەگەڵیان. بەر لە ئەوەی تیپی مۆسیقای باواجی دەرمەزری بەڵێ لە شاری کۆیا پێشەوانیش دیوانی ئەختەر هەبووە. بەڵێ وایە دیوانی ئەختەر مەجموعەی هونەرمەندی پێگەیەنەوە. جناب چون خەڵکی شاری کۆی و ئەو مێژووە ئەزانی و شارەزایت هەیە حەزەکەم باسێک لەوە بکەی کە چۆن بووە ئەختەر مەجموعەی کەسی کۆ کردوێتەوە دەوری خۆی ئەمە مەقام فێریان بکە، شعریان بۆ دابنێ، ئاوازیان بۆ دابنێ، بیڵنەوە لە دیوەخانەکەیە بیستۆمە حتا ژنیشی تیا بووە. وڵای دیوەخانی ئەختەر یعنی قوتابخانەیەک بووە بۆ سەرەتای هونەر لە کۆیە بەڕاستی ینی کارێکی زۆر باشیان کردو ئەو کاتە، یعنی نەکرد بۆ شاری کۆیە بەڵکو خەڵک لە دەرەوەی شاری کۆیە مەسەن کۆیە مرکزێک بە بۆ هاتوچۆکردن و ئەوە لە دیوانی ئەختەر شاعیر و هونەرمەند و ڕۆشنبیر هەمووی کۆ دەبوونەوە لەوێ هەر یەکە کاری خۆی پێشکەش دەکرد. ینی ئێمەش ئەو گۆرانی بێژە گەورانەی کە هەمانە و شانازیان پێوە دەکەین هەمووی لەوێ بوون و لەوێ گۆرانیان گوتووە و لەوێش
فێریشت بووین بەڕاستی ینی هونەرمەندان مامۆستا سێوە ینی لە دیوانی ئەختەر ینی مامۆستا تایەر تۆفیق و مەلا سعەدە و مەلا کۆرەیەوەی تر ئەوانی هەبوون لە کۆیە کۆنەکان هەمووی لێ قوتابخانەیەک بوو بۆ ئەوان یعنیەت و هەموو ڕۆژ و شەوانە ینی لەوێ کۆ ببیتەوە و گۆرانی و ئەوە بگوترێ لەوێ حتمما لە هەر لە شعر لە گۆرانی شعریشیان دەگوت و گۆرانیشیان دەگوت و سەرچاوەیەکی زۆر باش بوو ئەوە خەڵکێکی زۆری پێگەیاندووە لەوێن دەرێ کە خەڵکیش هەبووە کە ئەوانەشی هانداوە لەوێ مەسەرەن گۆرانیان فێرکە ینی ئەوەیان بکاوەکو بابی مامۆستا وریا ئەحمەدی حەمەلا بەڕاستی ئەوانە دەوریان هەبوو ئەوانیش لێ کە خەڵکیان پێگەیاند و خەڵکیان هەندا و شعری باش و ئاوازی باشیان هەبووە بەڵام خۆی مشتی ئەوەی ئێمە کێشەی ئێمە لە کۆیشتەکانمان زۆر ون ینی دیار نین یاڵێ وەرەوەکو ئێستا شەر وایە ینی ئەو کاتە شەر زۆر شت گوتراوە ئێستا وەکو ئێستا مەسەن ئەزیزەمە تەتەور بایە و تەزیل و مەسەن ئەو شتانە هەبایە ئێستا لەوانەیە زۆرشتی بە سوود و باشمان سوودمان لێ وەرگرتپان یعنی ئەمە شەوانە بە بیرماندێ منداڵ بووین مەولود دەکرا لە کوێ لەسەر ئەو بانانە ینی گۆرانی یان دەگوت و ئەوەیان دەکرد و یعنی هیچی نەما ئەو شتانە ینی هەر ئەو کاتە کە دەگوترا و نەدەما ئەو کێشانەمان هەبوو ینی ئێستاش عینەن لەو تازانەش عینەن کێشەمانێ ئێستا هونەرمەندێکی کۆی نابینی کلیپەکی باشی یان بە دیار کەوتووی لە تەلەڤیزیۆن لە جیگایەکی لەبەرچی کۆیە میعیشەتەکی ینی کەمی هەیە ینی هەیە و نییە و معاش خۆرە بە زۆری یعنی هونەرمەند ناتوانێت بەو معاشەکەی بچێ کلیپ بکا و خۆی بە دیار خا و دیار بێت بەڕاستی کۆیش دوورە لە هەندێک شتەوە ئەنی هەمانە تیپی باواجی ئەمەش وجودی زۆرمان کردووە ئەو کاتە من سەرۆکی تیپی باواجی بووم چەند کلیپێکم کرد کە سێ کلیپم کرد بۆ ئاخیریە بۆ تیپی باواجی کە ئەوەش باش بوو لە تەلەڤیزۆنەکانی ساڵێ دەدرێ و دەدرێتەوە وەتوانیم لەو سەردەمی کە سەرۆکی تیپی باواجی بم ڤیستیڤاڵی گەورە بکەم یعنی ئەو ڤیستیڤاڵی کە تیپی چیژانی سلێمانی و تیپی دهۆک و تیپی کەرکووک و ئەوانە هونەرمەندی گەورە مامۆستا عەدنان کەریم کە توانیمان کۆنسێتێکی بۆ بکەین لە یادێکی تایەر تۆفیق بوو هونەرمەندی گەورە تایەر تۆفیق و کە دەکاتە ڕۆژی هونەر لە کۆیە توانیمان ئەو ڤیستیڤاڵە گەورە ڕێخین کە دەنجی دایە و ڤیستیڤاڵێکی زۆر باش بوو ینی لەو بێ ئیمکانێتی خۆمان و لەو بێ جێ و بێ ڕێ و بێشان و مەسە مەسرحمە قاعمان نییە ینی ئێستا قاعەکە وەڵەکانمان ئەوەی بۆنەکانمان بەڕاستی جێگای هەموو خەڵکە نابێتەوە کە بتوانین کە ئەو شتانەش تەسیری لێکردن زۆر جار بیر دەکەینەوە کە شتی گەورە بکەین پێمان ناکرێت لەبەر بێ جێگایی بێ ئەجیزەی باش و بێ جێگایی پێمان ناکرد بەڵام ئێستا یارمەتی دەرەکە کەمە وەڵاهی بەو شێوەیە نییە هەیە نەسرێکمانەیە لە تیبات بەڵام ئەوە نییە تۆ بتوانانی ئەو ئیشە گەورانێ پێ بکەی ئەگەر حکومەت یارمەتیمان نەدا ناتوانین وەزارەتی ڕۆشنبیری ئەوانە یارمەتیمان نەدەن ناتوانین ئەو شتانە بکەین و ئێستا خۆشبەختانەوە هۆڵێکیان کردوتەوە لێرە هۆڵێکی باشە و گەورەیە بەڵام ئێستا تەواو نەبووە لە تەواوبووندایە ئینشاءڵڵا ئەو هۆڵە تەواو بێ کار و چالاکی هونەری زیاتر دەبێت لە کۆی مامۆستا خاڵەسێوە چوار مەقامی تۆمار کردووە بەڵێ خوش بردویانە بەغا و بەرحەڵە لە مۆزیکەکەیە دیارە کە قادر دیلانی نەمر بەڵێ نەی بۆ لێداوە خەرەنەیەکەی بۆ لێداوە ژەنیاری کورد تەنیا ئەو بووە جا ئەگەر ئەو ڕادیۆش نەبووایە بە هەڵ و هیمەتی زۆر کەس لەوێ کورد نیشتمان پەروەەر دڵسۆز خاڵەسێوایان لێرەوە بردو بۆ بەغدا لەوێ ئەو چوار مەقامی پەنج مارکتن مەقامێکی دیارە تۆمار کردووە دواتر مامۆستا تایەر تۆفیق چوێتە بەغا و لەوێ دەنگی بە سەراسەری کوردستانە گەیشت ئەنا دڵنییا مەگەر لە کۆیە هەر بمایەتەوە ئەویش دەنگی نەدەبوو هەر بەڕاستی دەنگی نەدەگەیشت و مۆسیقای کۆیەون بوو باسی تیپ مۆسیقای باواجیت کرد بەڵێ تیپ موسیقای باواجی جەنابەت بەدوا بزانم هەمیشە بەردەوام خزمەتیت کردووە بەجێ ئەوە خەم بۆ هونەرەکەت خۆی خەمی تیپ موسیقای باواجیت بووە بەڵێ وەڵام من ماوەی 10 ساڵ سەرۆکی تیپی موسیقای باواجی کۆیە بووم ئەیتوانیم هەندێک کار بکەم کە دیار بێ ئێمە لە بینایەکدا بووین بینایەکەمان لە ناو بازار بوو شوێنەکەمان باش نەبوو یعنی خۆ دەزانی ستۆدیۆ و ئەو شتانە کە قەڵە باڵغی لە دەورە بێ ینی زۆر گۆرانیەکانتان باش دەرناچێت لە ستۆدیۆ کارەکان باش نابێت دوایی
ئێمە ئیمکانێتێکی زۆر کەممان هەبوو لەوێ ینی باوەڕکە ینی 3 ساڵ قەرزار بووین کری بارەگامان پێ نەدەدرا ئەو بارەگایەش ماڵی خوالی خۆش بوو عوسمان عەونی بوو شاعیرێکی گەورەی شاری کۆیە بەڕاستی هی ئەوان بوو ینی کاخەسرە و کوڕی سەرپەرشتی دەکرد کە دەهات بۆ کرێەکە پارەمان نەبوو بیدەین ئیتر تاوای لێ هات کەوتینە مەحکەمە ینی 3 ساڵ تۆ کرێی بارەگای ئەوەن شەخی خۆیان بوو داوای کریان لێ دەکردین پێمان نەدەدرا بەس لە ڕێی برادەراتی و لە ڕێی مەسەن وەکو جەناب و ئەوانەوە ئیتر توانیمان لە ڕێی برادەرێکی خۆشەویستمان کە قاسم عەزیز عەلادین بوو لە دەرەوەی وڵاتات بۆ چوومە لای پێم و دووتم کرێ قەرزارین و پێمان نادرێ کوتی بەسەر ئەو چاوانە من ئەیدەم تەلەفۆنی بۆ کردن و کرێەکەی خستە سەر خۆی ئیتر لەوە زۆر سوودی هەبوو بۆ ئێمە توانیمان لە بارگایەکە ماوەیەک بمێنینەوە دوای بیرم کردەوتم ئەوە شەر ناکرێ با بڕێن محاولە بکەین بینایەک بۆ خۆمان دروستکەین و شوێنێک بۆ خۆمان ئەو کاتە مامەستا بەکر ئێکۆی محافەزە بوو مامەستا بەکر محافظ بوو لێرە چوومە لای و پێم وت و ئەویش زۆر بەجددی هەوڵی بۆ داین ئیتر لە کاتی ئەو دەستمان پێ کرد و دوایی لە تەواوە شێخ سەلاح بەڕێز شێخ سەلاح بوو بەم پارێزگاری کۆیە ئەویش شیمەتێکی زۆری بۆ کردین و لە سەردەمی ئەو بینایەکەمان تەواو بوو بینایەکەمان ئیستیلام کرد و بەڕێز کاک شێخ عەلی مەسوول مەڵبەند بوو ئەویش تەسیسی بینایەکەی بۆ کردین و یعنی شتەکانمان زۆر بە باشی ڕۆی دوای بەڕێز دکتۆر بەرهەم ستۆدیۆکەی بۆ داناین ئیتر توانیمان یعنی شتێکی تازە بۆ کۆیە دروستکەین کە بینایەک و مەسەن ستۆدیۆی باش و ئەوە بەڵاستی عازیفەکانیشمان زۆر بەتوانان و زۆر بەڕێزەوە ینی ئیشی خۆیان دەکەن بە بێ مقابل یانی ئێستا هەر عازیفێکی هونەرمەندێکی تیپی باواجی ببینە بە بێ مقابل ئیش دەکات نە یارمەتی هەیە نە هیچی هەیە بەس خۆشبەختانە دێ کاری دەکا وەتوانیمان لەو ماوانە کاری زۆر باشکەین بەرنامەی زۆر باشکەین لە تەلەڤیزیۆنەکان لە کوردستان تیڤیمان کردو لە کورسات کردومانە لە زاگرۆس ینی بەرنامەکانمان لەوانەیە دیار بینی بێتان بەرنامەمان زۆر کردووە لە کۆش بەرنامە هونەرمەندی خۆشەویست شەیەن تاڵەبانی هات کۆنسێرتێکمان بۆ کرد یەکێک لەو کەسانی کە بۆ ڕێکخستنی ئەم کونسرتانە ئەو هەموو ئەرکە لەسەر شانی جنابتە بەڵێ وڵای ترێ ئەو کۆنسێرتی کە باسم کرد ئەو فیستیڤالە زۆر گەورە بوو زۆر ماندووبوونی پێوە دیار بوو ماوەیەکی زۆر خەریک بووین هەتا ڕێکمان خست کە هەموو تیپەکانی کوردستانمانینە هەندێک تیپ پێشمان گوتن بەڵام پێیان نەکرا بێن و مەجالیان نەبوو تر دیار بوو بەڵام ئەوانی کە هاتن تیپی چیژان و تیپی هۆی کەرکووک و مەسەلەن تیپی دوهۆک و کە هونەرمەند عەدنان کەریم بوو ئەو فیستیڤالێکی زۆر گەورە بوو کە کرمان لە کۆیە و لە دوا بە دوای ئەویش هونەرمەندی خۆشەویست شەیەن تاڵەبانی پەیوەندی پێوە کرد وتی دەمێ شتێک لە کۆیە بکەم و بەڕاستی ئەویش زۆری پێخۆش ببێ لە کۆیە بیکا و ئێمەش زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لێ کرد و کۆنسێرتێکی سەرکەوتوانەمان لە کۆیە بۆ کرد لەگەڵ تیپ موسیقی بەڵێ لەگەڵ تیپی باوەتی کوێ مامۆستا عەزیز شارۆخێکی لە هونەرمەندانەیە کە زۆر جارن لە بۆنەکانە دێت باشوور و بەرحاڵ بەتایبەت لە ساڵیادی مامۆستای تۆفیقا وەڵی هونەرمەند عەزیز شارۆخی هاتە کۆیە من لێشی نزیک بووم زۆربەی کاتەکان لەگەڵی دەبووم زۆر خۆشحاڵ بوو بەوەی کە هاتە کۆیە و بەشداری بکە لە یادی تایار تۆفیق ئەنی تایار تۆفیق بەڕاستی مامۆستایەکی گەورەیە ینی لە هەر شوێنێکە ناوی دێ یادی ئەوە ئەنی هونەرمەندان هەمووی ڕووی تێدەکەن و ینی مەکتەبێکە بۆ ینی زۆر خۆشحاڵن بۆی کە بەشداری بکەن مامۆستا عەزیز شارۆخیش بەڕاستی یەکێک بوو لە هونەرمەندە بەرزانەی کە خۆشحاڵی کردین ینی کە لێ لەو دیەوە ڕۆژهەڵاتەوە تۆ لە ئێرانەوە بەشدار بۆ لەگەڵمان و کە خۆش دەبینی ئەویش بە تەمەندا چوە و تۆزێک بێتاقەتیش بۆ بەڵام خۆشبەختانە توانی بەشداریمان لەگەڵ بکە و زۆر جار هونەرمەندان چووم مامۆستا سادق حەریری سەفەرێک چووم بۆ لای وتم بەشکم بەشداری بکە لە یادی هونەرمەندی گەل مامۆستا تایار تۆفیق بەڕاستی کە چوومە لای دووسێ برادەرم لەگەڵ بوو کاک لێزان و کاک ڕێبین و کە چوونە لای مامۆستا سادق حەریری دیتمان لەسەر جێگا کەوتووە وەزعی زۆر خراپە ینی ئەمە ینی پێ شەرمان دەکرد بڵێن گۆرانی بڵێ و بەشدار بێ
وڵای تر لە کۆتاییدا وتمان بریاوانە باید بەشدار بای لەگەڵمان و ئەو بایوتی وڵی نەخۆشیش بم هەرچیەک بم من هەردێم بەشدار دەبم یعنی حتا بەو نەخۆشی خۆی هات بەشداری کرد لەگەڵمان ئێستا باش بووە ئێستا باش بوارێ وڵاش الحەمدوللا خوای هەر تەمەن درێژ بێت مامۆستابا گوێمان لە مەقامێک و گۆرانی بێ بەڵێ دوای مقام و گۆرانیەکە دینەوە خزمەتەن بینەرانی بەڕێز مەقامێک و گۆرانی بە دەنگە خۆشەکەی مامۆستا ئەحمەد دەبیستینە و دوای دینەوە خزمەتەن بۆ درێژەی بەرنامەکە وات سرای کۆڵمەت بەعەزمی سۆتەنی دڵ چۆ لە دڵ چۆن وەکو پەروانە سووتێم ڕوو بە ڕوویەم لا لەداو چۆن وەکو بولبۆل لە ناڵێم من لە دەورای خۆنچەداو وا لە دەوری باخی کوڵمای ماری زولفی حاڵقەدا بولبولی دڵ پاسەوانی حاجی بالم بغدا حاجی بالم بغدا تابەکەیەمێ تاڵیا ئەی دولبەرەی شیرین کەلام بێت و جارێ کەرمکای تۆ بەلەنجا بێیتە لام نامەوێ من ئاوی کەوسار یا لە خۆدار و سەلام جەنەت و دۆزەخ چ فەرقێکی نییە قوربان لەلام من هەتا ماو مەگەر شادم لای فیردەوسەدام لای فیردەوسەدام ئەی گوڵ لەسەر چێڵانی لەسەر چێڵانێت بۆیم بە پاسەوانێت بۆیم بە پاسەوانێت لە ترسی بولبولانێت بولبولانێت لە تۆ دوورێ من ئای گوڵ لە تۆ دوورێ من مالوڵ لە تۆ دوورێ من مالوڵ مامۆستا ئەحمەد جنابت بە حکمی ئەوەی کە زیاتر کارەکانت تر کردوتەوە بۆ خزمەت بە تیپی مۆسیقای باواجی بەڵێ کەمتر ئاورت لە بەرهەم و گۆرانیەکانی خۆت داوەتەوە بەڵێ باسێک مەجموعەی لە بەرهەمەکانی خۆت بکەی فەرموو وڵای بەرهەمەکانم کاک سەروەت
محەممەد هەبوو لێرانە ئاوازدانەرێکی زۆر باش بوو توانی گۆرانی ئەی گوڵم بۆ دانەیە کە شعری مامۆستا جەلال جۆبار بوو ئاوازەکەشی کاک سەروەت بوو و هەروەها گۆرانێکی تریشی بۆ دانا ئەویش هەر لە ئاوازی کاک سەروەت بوو شعرەکەشی مامۆستا شەفیق بەیاد بوو و هەروەها سرودی شەهیدان کە کاک سەروەت ئەویش شعری مامۆستا وریا جەلیزادە بوو ئاوازەکەشی کاک سەروەت بوو و کاک دڵدار تاهیر هەیە لە کۆی بەڵێ ئەویش گەنجێک بوو تازە پێدەگەی زۆر حەزی لە ئاوازدانەر وتی دووسێ ئاوازم هەیە لە ژیانێش ئاوازی دانە نابوو هەر بە خۆی دای نابوو لای خۆی مابووە سرودی پێشمەرگەیم بوو و هەروەها ئەو کاتی کە تازە پەرلەمانی کوردستان دادەنرا سرودێک لەسەر پەرلەمانی کوردستان بوو کرمانە ئاوازەوە کاکەژار محەممەد ئاوازی بۆ دانا شعرەکەش هەری کاک دڵشادی بوو کە شاعیرێکی تازە پێگەشتی کۆی بوو ئیتر گۆرانی زۆرە لە ئاهەنگ و ئەوەکانیانی بەڕاستی ناڵێم هونەرمەندانی کۆیە هەر لە ئاهەنگەکان و لەو شوێنانە بەڵام ئەو کلیپ و ئەو شتانی کە کرمان ئەوە کۆن بوون و مەسن ئەو سیستەمە گۆڕاوە ئێستا ینی ئێستا دەبێت بە سیستەمێکی تازە ئیش بکەین و ئینشاءڵڵا دەرفەتمان ببێ بتوانین چەند شتێکی کە کلیپ بکەین هیوادارم کە وابێ مامۆستا ئێستا لە کۆیە بیستۆمە کە کۆمەڵی گەنجن خەریکی گۆرانی و لەگەڵ تیپ مۆسیقای باواجی و بۆ خۆیان ئەو هونەرمەندانە چۆنیان بینی کە جنابێت لە نزیکە و ئاشنایەتی لەگەڵیان هەیە ئایا بۆ ئەوە دەبن کە ئومیدواربی هیواداربی کە ئەمانە لە داهاتوە گەشە بکەن لانی کەم بتوانن خزمەتێک بە مۆسیقا و گۆرانی کوردی بکەن وڵی هونەرمەند لە کۆیە زۆرە بەڕاستی بە تایبەتی کە لە پەیمانگای هونەر جوانەکانەوە گۆرانی بێژەکانە لەوێ کە دەردەچەند دێنە تیپی باواجی مەسەن ئێستا هونەرمەندی لاومان هەیە مەسەلەن دێن هەروەز بێ دەبینی مەسەن چەند هونەرمەندێکی تازە پێدەگا بەڕاستی ئەگەر ئەوانە پەرەیان پێ بدرێ و یارمەتی بدرێن حتمما باش دەبن بەڵام ئەگەر هیچیان بۆ نەکرێ و هەر گۆرانێک و بڕۆن و نێنەوە ئەوە خراپ دەبێت زۆر یعنی ئێستاش بەڕاستی تیبی باوازی دەوڵەمەندە لە گۆرانی بێژی ئەوەی بەڵام هاوکاری گۆرانی بێژ زۆر کەمە یعنی لە بواری کلیپ و لە بواری گۆرانی و ئاوازیش تەسیرێکی زۆری هەیە ئاوازدانەری هەبێ لە کۆی باش ئەو کاتە دەتوانین گۆرانی بڵێن بەس ئاوازدانەر کە کەم بوو ئیتر بەرهەم کەم دەبێت ئەو مۆسیقا ژۆنانەی کە لە تیپ مۆسیقای باواجینەوەنە ناتوان ئاوازدانەر نین وەڵی ئەوانە ئاوازدادنە ناڵم هەر نییە بەڵام هەیە کاتێک هەیە کە بەتەمای ئیشیەکی دەڵێن هاڕاوە ئەو شتەی دانین ئەو کارە بکەین ئەوە بکەین ئەو کاتە بە پەلەپەلشت دروست دەکرێت ینی ئەوە نییە بڵێم مەسەن ڕۆژانە پرۆڤە بکەین و ئاوازدانین و پێشتر خۆمان بۆ شت ئامادە بکەین ئەوە زۆر کەمە مامۆستا ئەحمەد کۆیە بە حکمی کۆنبوونی و هەروەها بە حکمی دەوڵەمەندی لەباری گۆرانی و مۆسیقاوە بڵێ بۆ لەلایەن حکوومەتەوە یارمەتی هونەرمەندان ناکرێ هونەرمەندانە کاری گەوریان بۆ ناکرێت بەتایبەت تیپ و مۆسیقای باواجی دەعم ناکرێت کا بتوانێت بەرحەڵ لەسەر پێ خۆی ڕاوەستێ خەڵک پێ بگەینێ خزمەتێ بکە تیپی باواجی محاولەی زۆر دەکات بەڕاستی ینی ئەو کارانی کە لە کوێ دەیکەین لە هیچ شوێنێک ناکرێت بەڵام هەر ئەو دەقەیە کە دەکرێتەوە و نادیترێتەوە یعنی دەبینین لە تەلەڤیزیۆن لە راپۆرتێک لە شتێک ینی یەک بەشی کەم لێ دەدرێت شتەکە و نابێ ینی وە نییە مەسەن وەکو شوێنان لێ بدرێتەوە و خەڵک گوێ لە گۆرانەکانمان بێ لە ئاوازەکانمان بێ و خۆت دەزانی ئێمەش لە پارێزگا تۆزێک دوورین ینی کە شتێک دەبێت لەوێ ئێمە ئاگادار نین ینی لەوانەیە سا داوەنامەیەک بێ بۆ تیپێک بۆ شوێنێک هەتایی خۆیانە بێ و مەسەلەن نزیکەکان ئاگیان لە وەزعەکە بێ ناگاتێ ئێمە ینی ئێمە بین بڕۆین بەسەن بۆ دەرەوەی وڵات بێ بۆ شوێنێک بێ ناتوانین ئاخر پێشتر ئەگەر ئاوا باسی بکەین تیپی سۆلاف بووە لە کەرکووک تیپێکی بچووی خەنجەرانە شنڕۆی بووە لە هەڵەبجە تیپی مەولەوی کۆن بووە تیپی مۆسیقای سلێمانی بووە
تیپێکی لە هەولێر بووە نەزانم ناوی تیپەکە چی بووە هونەری هەولێر ئەوە بووە و لەگەڵ ئەوانش تیپی باواجیش بووە یانێ باواجی کە هاتووە ناڵێم سەر لووتکەی ئەوان بووە بەڵام شان بەشان تیپ موسیقای سلێمانی تیپ موسیقای مەولەوی هاتووە خۆی یەکەم جار تیپی مەولەوی هەبوو بەڵێ دووەم تیپی مۆسیقای باواجی باواجی بوو بەڵێ ئەنجا دوای تیپەکانی کە دامەزراون بەڵام ئەتۆ ئەگەر شتت بۆ نەکرێ بە هەر کۆن بی ئەمە لێرە دەتوانین هەموو ئیش و کارەکانمان دەکەین و زۆ بەڕێک و پێچی و یادەکانمان و بۆنەکانمان زۆر بە جوانی بەڕێوە دەبین بەڵام ئێمە ئەوەیە مەسەن لە ڕووی ئیعلامیەوە یعنی کەم باواجی دەردەخەن لە تەلەڤیزیۆنەکان لە شارەکان باشە کۆیە بۆ خۆی تەلەڤیزیۆنی نییە کۆی تەلەڤیزیۆنێکی مەحەلی لێیە محلیە بەڵێ خۆت دەزانی ینی مەحەلیش ناگاتە دەرەوەی وڵات باشە ئەو تەلەڤیزیۆنە مەحەلیە نای کلیپتان بۆ بکە نای بەرنامەکانتان گزارش بکات بینێرێ بۆ وەڵا بە گوێرەی توانە ئەوانیش تەخسیریان نەکردووە بەسە سلێمانی هەولێرە وەڵای تەخسیریان نەکردو ئەوان بەڵام خۆت دەزانی ئەوان ئەو کارە گەورانی هەم پێ ناکرێ ئەو ئیمکانیەتیان نییە ئێستا لەوانەیە کاری خۆیان پێ بەڕێوە نەچێ ینی ئەو پارە و پولەیان نییە بتوانن کە ئەو ئیشە گەورانە بۆ ئێمە بکەن بەڵام لە هەموو کار و چالاکیەکانمان ئێمە یەکەم کەس تەلەڤیزیۆنی کۆیەگەلی کوردستان کەناڵی کۆی زۆر سپاسیان دەکەم کە لە هەموو کار و چالاکیەکانمان دێن و ئیشەکانمان لەگەڵ دەکەن و پەخشی دەکەن لەوانێ هەندێک جار ڕاستە خۆش پەخشی دەکەن زۆر بەڵێ تەلەڤیزیۆنەکانی تر ئەوان وەک تەلەڤیزیۆنی کوردستان تیوی یا گەلی کوردستان یا کوردسات بە تایبەت لە سلێمانی زۆر گرنگی و بایەخ بە هونەرە درێ ئەوانە هاوکارن جار ینی لە بەرنامە نیکە بەرنمەیەک دەبێت ینی بانکێش دەکرین بۆ کورسادێ بۆ کوردستان تیوی بەرنامەش خۆ دەزانی یەک جارە ینی کە لێدایەوە ئیتر خۆ لێ نابێتەوە جاری دووەم ئەوەیە کێشەکانمان ینی یەک جارە دوو جارە لی دەدات و دوای بەرنمەکە نامینێ دەڕوا ینی وە کلیپێک نییە هەر بمینێ ئەنیە تا هەتا لێ بدرێتەوە بکرێتەوە کلیپیش دەبێت لەسەر مەسرەفی خۆمان بیکەین ئێستا مەسرەفی خۆشمان هەر ئەو سێ چوار کلیپەمان پێکراوە کە کردومانە ئەو ئاخیریە یعنی ئەویش باش بوو بۆ تیپی باواجی وای مامۆستاگیان بەڕاستی ئەوە بازم بڕێک لە شارەکان یا هونەرمەندان زۆربەی هەرە زۆریان کە شوێن و دەرەکانیان نییە بەرنامەکانی خۆیان کارەکانی خۆیان بەرەمەکانی خۆیان پێشکەش بە خەڵکەکەیان بکەن لە زۆر شوێنیش تریژوا هەیە بەڕاستی گۆرانی بێژ بێناو ماوەتەوە گۆرانی بێژ ناوبانگی دەرنەکردووە بڕێ کەسی ژەیە بە گۆرانی باسیەکەن و ئەناسرێتەوە دەرمە سەرکەوتوبی بەڕاستی ناتوانین تیپ موسیقای باواجی و گۆرانی و مۆسیقا لە کۆیە نادیدە بگرین دیارە سەر تۆپی مۆسیقا و ئاوازی کوردی ناوچەی گەرمیان چەندە گرینگە بەڕاستی کۆیەش ئەوەندە گرینگە لەبارەی مۆسیقا و گۆرانیەوە مامۆستا ئەحمەدگیان لەبەر کەمی کاتەکەمان زۆر کەم کاتمان ماوە پرسیاریش زۆرمان ماوە لەسەر مۆسیقای کۆیە و لەسەر گۆرانی بێژانی شاری کۆیە تایبەتمەندی شتێکت هەیە بۆ بینەرانی ڕۆژەڵات تیوی و عاشقانی دەنگی خۆت بۆ خەڵکی خۆشەویستی کۆیە فەرموو وەڵام زۆر سپاستان دەکەم بەڕاستی ئەرک و ماندیبوونتان کێشایە کە ئەو ڕێگا دوورەتان بڕێ و هاتوون ئێمە بەسەر دەکەنەوە ئەمە لەلایەن خۆمانەوە و بە ناوی شاری کوێ بە خێراتندان دەکەین و زۆر سپاسان دەکەین بەڕاستی هیوادارم هونەر و هونەرمەندان لە کۆیە هونەر سەرکەوێ و بەرەو پێش زیاتر بەرەو پێش چێ و زیاتر خزمەت بکرێت لەلایەن حکوومەتەوە و لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە هیوادارم هەروەش بێ زۆر سپاس دەکەم مامۆستاگیان بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ مامۆستا ئەحمەد هاشم تا هونەرمەندێکی تر و تالیدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن بە گۆرانی بینە کۆتایی بەرنامەکە هەر بژین بە شادی زۆر سپاس بەخێر بێن سەرچاو هەر بژیت سپاس دەکەم هەرە گیانە لەو دەمەی ڕاد
دڵم لێی داوە بۆ ژوان من دێوانەی چاوی جوانم چاوی جوان گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانم چاوی جوانم نەدیوە تێری بە چاوانم بە چاوانم ئای ئای هەرە گیانە هەتا لاو بووم چاوی جوانم لێون بوو پەچە و ڕووبەند و چار چێومێ دوژمن بوو ئێستا پیر بووم و کەوتومەتە ئامیلکە چاوی جوانم لێون دەکا چاویلکایای ئەرێ تەنیا گوڵێ بووم جوانێ بەدەم یاڵەوە چێ تەنیا گوڵێکی بووم جوانێ بەدەم یاڵەوە ئەرێ عادز بووم وەدا جوانێ بای شەماڵەوە چێ عادز بووم وەدا جوانێ بای شەماڵەوە ئەرێ بە نەز هەی بە ناز کچێ بە نازت کردێم ئەرێ بە نەز وەی بە ناوەز گوڵە بە نازت کردێم ئەرێ منداڵی دوێنێم جانە تۆ پیرت کردێم چێ منداڵی دوێنێم جانە تۆ پیرت کردم جانە تۆ پیرت کردێم چێ دوو چاوی بازی جانە بوون ئاجەلادمێ ئەرێ دوو چاوی بازی دێ جانە بوون باجەلادمێ کچێ پێیان بفرم و توخوا نەدەن عەزابمێ ئەرێ پێیان بفرم و جانە نەدەن عەزابمێ ئەرێ بە نەز هەی بە ناز گوڵە بە نازت کردێم ئەرێ بە نەز جان بە ناوەز کچێ بە نازت کردێم ئەرێ منداڵی دوێنێم جانە تۆ پیرت کردێم چێ منداڵی دوێنێم جانە تۆ پیرت کردێم